بە پێی گرتەیەکی ڤیدۆیی کە تایبەت دەست پەیام کەوتووە تێدا ڕێگریکردنی ئاسایشی پارتی لە پەرلەمانتاران سۆران عومەر و عەلی حەمە ساڵح لە بازگەی پردێ لەلایەن ئاسایشی پارتیەوە دەردەکەوێت. بە پێی گرتە ڤیدۆیەکە ئاسایشەکان هەوڵەدەن بچنە نێو ئۆتۆمبیلە تایبەتەکەی سۆران عومەرەوە کە خێزان و منداڵەکانی لەگەڵدایە. ئەمە لە کاتێکدایە شەوی ڕابردوو هەردوو پەرلەمانتار سۆران عومەر و عەلی حەمە ساڵح لە بازگەی پردێ لەلایەن ئاسایشی پارتیەوە ڕێگریان لێکرا بچنە شاری هەولێر و دوای دەست بەسەرکردنیان بۆ ماوەی 2 کاتژمێر گەڕێندانەوە بۆ شاری سلێمانی. وڵا بۆ برادرانی کە لێرە دادناون ئاسایشی ئەم وڵاتە بپارێزن 20 دانە چەکدار سەحبی تفەنگیان کوشتە 20 دانە چەکدار سەحبی ئەگەڕینەوە ئێمە 20 دانە کەسان چەکی ڕاکێشاوە ئەو درۆیە نابێ بڵاو بێتەوە دوایە زانم ئاسایی واتەوە. کامێرەکان لاتانە کامێرەکانتان لا موبایلی بەداخەوە بۆ ئێوە